دۆناڵد ترامپ خۆی بەدەستەوەدا و دەڵێت جەنگی رووسیا و ئۆکرانیا بە من ڕاناگیرێت. دەژڵێت سەرەتا من وتم ڕاگررتنی ئاسانە، بەڵام ئێستا بۆم دەرکەوتووە کە زۆر سەختە. پێگەی پۆلیتیکۆ لا نوێترین راپۆرتیدا باز لەوە دەکات کە دۆناڵد ترامپ بۆ یەکەم جار و لا سەرەتای هەڵگیرسانی جەنگەوە رووسیا بەدەست درێژی کار ناو دەبات. ئەم کاردانەوەیشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئیتر بە تەواوی لە پوتن و مۆسکۆ تووڕەیە. ترامپ بە ئاماژەدان بە قوربانیەکانی سەربازانی ئۆکرانیا و رووسیا ڕایگەیاند لەم هەفتەیەدا 8,000 سەرباز لە هەردوو لا گیانیان لەدەستداوە. پێشتر سەرۆکەکەی ئەمریکا دوو جاڕەتی کردبووە کە رووسیا بەدەست درێژی کار ناو ببات. لە مانگی نیسانی ئەم ساڵیشدا بە تەنزێکەوە بە ئۆکرانیای وت ئێوە شەڕ لەگەڵ کەسێکدا دەست پێ ناکەن کە بیست هێندەی قەباری خۆتە و دواتر ئاوات بخوازن وڵاتانی تر هەندێک موشکتان پێ بدەن. بەڵام هەڵوێستی ترامپ بەرامبەر با کریملین لە هاوینەوە گۆڕاوە. ئیدارەکەی فشارەکانی لەسەر ڤلادیمیر پوتین زیاتر بووە. لە نوێترین قسەکانیشیدا بە ئاماژەدان بالەشکرکێشی رووسیا ڕایگەیاند حەوت جەنگم ڕاگرت و پێم وابوو ئەم جەنگەش بۆ من ئاسان دەبێت، بەڵام وا دەرنەچوو. پێم وایە دەبێت ڕاستیەکان بڵێم. زلینسکی و پوتین ڕقیان لە یەکترە، ئەوەندە ڕقیان لە یەکترە و ناتوانن هەناسە بدەن. هەروەها ئەمریکا هەڕەشەی ئەوەش دەکات کە هەر کاتێک ئەوروپا کڕینی نەوتی رووسیای ڕاگرت، ئەویش سزاکانی بۆ سەر مۆسکۆ دەست پێ دەکات. ڕۆژی هەینیش کریس ڕایت وەزیری وزەی ئەمریکا بە پۆڵەتیکۆی ڕاگەیاند کە ئەمریکا دەیەوێت هەموو گازی رووسیا لەناو ببات، هەرچەندە بتوانن توانای رووسیا بۆ دابینکردنی بودجەی ئەم شەڕە کەمتر دەکەنەوە.